ساری 5 کیلۆ ماسی دەکە نرخی 1 کیلۆ گۆشت سوور. گرانبوونی نرخی گۆشتی سوور وای لە هاوڵاتیان کردووە ڕوو لە کڕینی ماسی بکەن. ئەمەش بەهۆی ئەم نرخە بەرزەوەیەتی کە لە بەراورد ماوەی ڕابردوو هەبووە. ئێستا جۆرەکانی گۆشتی سوور بە شێوەیەکی گشتی ڕوو لە بەرزبوونەوەی و نرخیان بەرزە. بەنمونە گۆشتی گۆلێک لە مانگێک بگرم مانگێک زیاتریش لەمەوبەر نرخی لە نێوان 19,000 20,000 بوو. بەڵام ئێستا نرخی 1 کیلۆی گۆشتی گۆلێک لە نێوان 22,000 تاوەکو 23,000. جاجگە لەوەی بە پێش شوێن و بە پێی دوکانیش جاری وێ هزارێک زیاتر یاخود هزارێک گەرزانتر دەفرۆشرێت. ئێستا خەڵکی بە شێوەیەکی گشتی ڕوویان لە کڕینی ماسی کردووە بەهۆی نرخەکەیەوە جا لەگەڵ ماسی فرۆشێک لێرەم سڵاوت لێ بە قوربان گەربەیتی ئێرەم بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بێت. گەر پێمان بڵێ نرخی ماسی چۆن ئێستا وارووا خەڵک بۆچی ڕووی کردوتە کڕینی ماسی. ڕاستی ئێستا نرخی ماسی زۆر هەرزان لە ساڵەکانی تر زۆر هەرزانتر بووە. خەڵک زۆر ڕووی کردە ماسی ئێستاکە لە بۆی نرخی گۆشتی سوور ئێستا تقریبان لە 22,000 تا 23,000 ماسیش لە ڕووی خواردنێکی باش و سەحیە. خەرکەکە زیاتر ڕووی لە ماسی کردو ئێستا بەو هاوینەش هەتا سەرفیاتی زۆر لەوەی کە باشتر لە زستانەکە ئێستا ڕۆی بەو هاوینی سەرفیاتی زیاترە. هۆکارچی ئەماوینە سەرفیاتی زۆر هۆکاریەوەی ماسیەکە هەرزان بووە تەنها 3750 ینی پارەکەی زۆر کەمە ئێستا ساری زۆر لەوەی کەمترە ساری 5 کیلۆ ماسی دەکە نرخی 1 کیلۆ گۆشت سوور. ماسیەکان زیاتری شوێن ماسەکان هەمووی زیاتر لە تەختەق لۆماندێ دەوروبەری هەولێرەش عەوزی زۆر لێە وەسط بۆ نمونە قوشتەپەیە و ئەو دەوروبەری مەنتەقەکانی هەولێرەیە لەو عەوزانە لۆماندێ بەس بە تایبەت زیاتر لە تەختەق لۆماندێ. هاوڵاتیان زیاتر لە بەر گرانبوونی گۆشتی سوور وایان کردووە ڕوو لە کڕینی ماسی بکەن زیاتر ئێستا نرخی گۆشتی سوور 23,000 لە بۆی ڕویان تێ کردووە. خەرک لەوانەیە لە بە هەرزانەکەی زیاتر ڕووی تێکردبی لەوەی ماسی بخوا باشترە بەڕای من لەوەی کە گۆشت سوور بخوا. زیاتر سەرفیاتی ماسی لە چ مانگێکە زیاتر لە زستانانە بەڵام ئەو ساڵەوەی کردووە لە بە هەرزانەکە بە هاوینیش سەرفیاتی زۆر بێت. بەخوای لە ڕۆژانە هەتا 400 کیلۆ 500 کیلۆ جاروەیە هەتا 700 کیلۆش ڕۆیوە.